سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. لە سێزارەزانی سێ بەندکراوە لە زیندانی ورمێ، کوژرانی سوختبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم، گیانەدەستانی شارۆمەندێکی ئەفغانستانی بە تەقینەوەی مین و کۆبوونەوەی خانشینکراوانی حەفتەپە. لە سێدارەزانی سێ بەندکراو لە زیندانی ورمێ، لە ڕۆژانی ڕابردوودا سێ بەندکراوی خەڵکی شاری ورمێ بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی ورمێ ئاعدام کران. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەم سێ هاوڵاتیە بەناوەکانی جەواد عالی، ڕەحمان جەوان و مۆرتێزا زیچی لە ساڵانی ڕابردوودا بە تۆمەتی کوشتنی بانقەز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ئەم حکومەیان بەسەردا سەپێنراوە. شایانی باسەکە ساڵی ڕابردوو بەلانی کەم 975 هاوڵاتی لە ئێران بە تۆمەتە جیاوازەکان لە سێدارە دراون. گیانەدەستانی گوماناوی بەندکراوەیەک لە زیندانی قزڵ حەساری کەرەچ. ئەمیر ئەمیری هاوڵاتی بەندکراو لە زیندانی قزڵ حەساری کەرەج و خەڵکی شاری سەحنە لە پارێزگای کرماشان بە شێوازێکی گوماناوی لەو زیندانە گیانی لەدەستا. ناوبراو تەمەن 40 ساڵ و بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو. ئەو بەندکراوە سەرەڕای پێشنیاری پزیشک بۆ بەدواداچوونی بەرپرسانی زیندان لەسەر دۆخی تەندروستی تەنانەت لە سەرەتاییترین دەرمانەکان بێبەشکرا بوو. کوژرانی سوختبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی یەکشەممە 9 خەرمانان بەهۆی تەقەی ڕاستەوخۆ و بەبێ ئاگاداری هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ئۆتۆمۆبیلی سوختبەرێکی بەلوش، ئەو هاوڵاتیەک بە سەختی بریندار و پاشانگیانی لەدەستا. بەپێ راپۆرتەکان ئەو سوختبەرە بە ناسناوی چەنگیز جەلالی تەمەن 40 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم ئۆتۆمۆبیلەکەی هەڵدێرا و بۆ هۆیەوە بە سەختی بریندار بوو، پاشان لە نەخۆشخانەدا بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستاوە. شایانی باسە بەهۆی سیاسەتی گەندەڵی ڕژیم لە پارێزگا سنووریەکان و بەتایبەت لە سیستان و بەلوچستان خەڵک ناچار بە هەڵبژاردننی پیشە مەترسیدارەکان دەبن کە بەهۆیەوە ساڵانە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم یان تەقینەوەی مین یان لەدەست ئەدەن یان بە سەختی بریندارە بن. ناڕوونی چارەنووسی ئیمان خدری لە زیندانی ئابادان. ئیمان خدری هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی شاری مەسجد سلێمان سەرڕای تێپەڕبوونی 6 مانگ بەسەر ماوەی بەندکرانەکەی هێشتا چارەنووسی نادیارە. ناوبراو ڕێکەوتی 29 ڕەشەمەی ساڵی 1403 هەتاوی لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی ڕژیمەوە بە توندوتیژیەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی ئابادان ڕاگوێزرا. جێگەی ئاماژەیە سەرڕای بەدواداچوونی بنەماڵەکەی سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەبەردەستانیە. گیانەدەستانی شارۆمەندێکی ئەفغانستانی بە تەقینەوەی مین. ڕۆژی پێنجشەممە 6 خەرمانان شارۆمەندێکی ئەفغانستانی با تەقینەوەی مین لە ناوچە سنووریەکانی کەنگان سەر بە شارستانی گوڵشەن بریندار و پاشانگیانی لەدەستا. بەپێ راپۆرتەکان ئەو شارۆمەندە بە ناوی ڕەسوڵ نورزەهی تەمەن 31 ساڵ پاش برینداربوونی بەهۆی تەقینەوەی مین هەردوو لاقی لەدەستداوە و پاش ڕۆژێک بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستاوە. بەپێ راپۆرتەکان لە ساڵانی ڕابردوودا بەهۆی تەقینەوەی پاشماوەکانی شەڕ و هەروەها مینە چێندراوەکان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە ناوچە سنووریەکان ژمارێکی زۆر لە هاوڵاتیان و شارۆمەندانی وڵاتانی دراوسێ گیان لەدەست ئەدەن یان بە سەختی بریندارە بن. ناڕوونی چارەنووسی هونەرمەندێک لە زیندانەکانی ڕژیم. مینا مەشهەدی مەهدی فیلمساز و تەمەن 46 ساڵ سەرەڕای تێپەڕبوونی 1 مانگ لە دەست بەسەرکرانی و هەروەها کۆتایی هاتنی ماوەی بەندکرانەکەی هێشتا لە زیندانی قەرچەک ڕاگیراوە.
ناوبراو 31 گەلاوێژی ئەم ساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەر ماڵەکەی لە شاری تەران بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاش چەند ڕۆژ لێپرسینەوە بۆ بەندیخانەی خەرچەکی وەرامین ڕاگوێزرا. ئەو بەندکراوە ڕێکەوتی ششی خەرمانان بۆ یەکەم جار توانیویەتی لەگەڵ بنەماڵەکەی پەیوەندی بگرێت. کۆبوونەوەی خانشینکراوانی هەفتەپە. ڕۆژی یەکشەممە 9 خەرمانان خانشینکراوانی هەفتەپە دژ بە پێنەجانی هەغدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان بە وتنەوەی دروشم بۆ پشتیوانی لا شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بەندکرا و هەروەها هەڵگرتنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها بایەختانی ڕۆژیم بە ژیان و معیشەتی کرێکاران بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.